نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولان، خوێندنەوە هیوا کۆی، خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدولغەنی. بەکردەوەکردنی ئەو شتانەی بانگەوازیان بۆ دەکرێت. دووەم، یەکێکی تر لەو بزوێنەرانەی کە حەزرەتی موحەممەد صلی الله عەلەیه وسلم لە تەبلیغیدا بەکاری دەهێنا، گونجاوی تەواوی ژیانی بوو لەگەڵ ئەو مەقامەی نمایندەیی دەکرد. بەڵێ، بە شێوەیەکی وا گوفتار و قسەکانی بەکردە دەکرد، هەر کەسێ تەماشای بکردایە بێ ئەوەی پێویستی بە هیچ بەڵگەیەکی تر بێ، ڕاستە و خۆ باوەڕی بەخوای گەورە دەهێنا. تەنانەت زۆر جار تەنها بینینێکی بەس بوو بۆ ئەوەی باوەڕ بهێنێ کە پێغەمبەری خوایە. عەبدوڵڵای کوڕی ڕەواحە ڕەزای خوای لێبێ چەند جوان فەرموویەتی: لو لم تكن فيه آيات مبينة لكان منظره ينبئك بالخبر. خۆ ئەگەر ئەو بەڵگە و نیشانە ڕوون و ئاشکرایانەش نەبوایە کە لەودا هەبوون، ئەوە هەر دیمەنەکەی بەس بوو بۆ ئەوەی باوەڕی پێبهێنیت. ئەوانەی ئیمانیان پێهێنا و دڵبەستەی بوون و بە یا ڕەسوولڵڵا بانگیان دەکرد، کەسانێک بوون دوای خۆی جڵەوی بەڕێوەبردنی دنیایان گرتە دەست. واتە تەنها لای سێ چوار کەسی ساویرکەی سادە خۆی پەسەند نەکرده بوو، بەڵکو لە نێو ئەو کەسانەدا کە پێی گەیاندن ئەبوبەکر و عومەر و عوسمان و عەلیەکی تێدا بوو ڕەزای خۆیان لەسەر بێ، کە هەر یەکەیان بە تەنیا خۆی توانای بەڕێوەبردنی هەموو جیهانی هەبوو. هیچ کامێکیشیان ئەوەندە لاواز نەبووە هەروە بە ئاسانی تەسلیم بێت و مل بۆ فەرمانی یەکێکی تر کەچ بکات. ئەگەر ئەو زاتە پێغەمبەری خوا نەبوایە، دڵنیابن هیچ کامیان تەسلیمی نەدەبوون. جا ئەگەر کەسایەتێکی خاوەن بە سیرەتی وەک حەزرەتی عەلی ڕەزای خوای لێبێ کە لە پلەی حەقل یەقینی ئیماندا بووە و فەرموویەتی: ئەگەر پەردەش لا بدرایە یەقینم زیادی نەدەکرد، پێغەمبەرایەتی ئەوی قبول کردبێت، ئەوە ئەمە بەتەنها بەسە بۆ ئەوەی ببێتە بەڵگەیەکی درەخشان لەسەر پێغەمبەرایەتیەکەی. هەر حاڵێکی بگریت وەها ڕەنجی دوا ڕۆژی گرتە بوو، ئەوە تا زانایەکی جوولەکەی وەک عەبدوڵڵای کوڕی سەلام بە یەک جار بینین ئیمانی هێناوتی: ئەم سیمایە سیمای درۆزن نییە، خاوەنی ئەم سیمایە هەر دەبێت پێغەمبەری خوا بێت. بەڵێ وایە، تەنها بینینی بەس بوو بۆ ئەوەی باوەڕی پێبێنیت. ئەو کەسانەی خۆیان و ژیانیان تەرخان کردووە لە پێناو گەیاندنی حەق و حەقیقەت بە کەسانی دی، لە هەموو کەس زیاتر درک بە دژواری و ناڕەحەتی وەها قبوڵکردنێک دەکەن. ئەوە تا زۆرێک لەوانە بە درێژایی تەمەنێک ڕەنج دەچێشن و کۆشش دەکەن کەچی ناتوانن کاریگەریان لەسەر هەژنۆ کەس هەبێت و لە هەواری ڕۆحیاندا دەوارێک هەڵبدەن. ئەوجا تەماشایەکی پێغەمبەری خوا بکەن. مەگەر کەسێک هەیە لە ئێستادا لە نێودڵی زیاد لە ملیارێک مرۆڤدا تەختی ئەوینی دانابێت؟ ئایا کەسێکی تر شک دەبن ڕۆژی 5 جار بە ئاوازێک کە تەواوی دنیا بێنێتە جۆش و خرۆش ناوی لە منارەکانەوە شاباڵ بگرێ؟ کەوا بێ مرۆڤایەتی ئەو سەروەرەی خۆش دەبێت و ڕۆژی چەند جارێکی ژوا بەستەی خۆی بۆ دووپات دەکاتەوە. ئەمە سەرباری هەموو ئەو کەس و سیستەمە ناحەزانەش کە چاویان پێ هەڵنایە. بەڵێ، سەرەڕای هەموو شتێک حەزرەتی موحەممەد صلی الله عەلەیه وسلم بەردەوامە لە ڕووناکردنەوەی دڵان بە نووری خۆشەویستی خۆی، چونکە ئەو شتانەی خەڵکی بۆ بانگ دەکرد سەرەتا لە خۆیدا پەیڕەوی دەکرد و هەمیشە نمونەیەکی زیندوی گفتارەکانی بوو. هەر بۆیە هەرچێکی فەرمووە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر کۆمەڵگاکان بەجێهێشتووە و هەمیشە فەرمایشتەکانی جێبەجێ کراون و لە ڕێیاندا گیان بەخت کراوە. کاتێک مرۆڤەکانی بۆ بەندایەتی و پەرستشی پەروەردیگار بانگ دەکرد، خۆی هەردەم لە بەرزترین ئاسۆی بەندایەتیدا جوانترین تابلۆی بەندایەتی پێشکەش دەکرد. دایکمان حەزرەتی عایشە ڕەزای خوای لێبێ دەجێڕێتەوە. ڕۆژێکیان پێغەمبەری خوا هاتە لام و پێی فەرموو: ئەی عایشە، مۆڵەتم دەدەی ئەم شەو لەگەڵ خوای خۆمدا بەسەر بەرم؟ ئەمەی وت و دەستی کرد بە نوێش. ئەو شەوە تا بەرەبەیان ئایەتی أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ولله ملك السماوات والأرض والله على كل شيء قدير إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم
ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. خوێندی و فرمێسکی ڕێز ئەوەندە گریە ئەگەر بەرماڵەکەی بگوشتایە دڵۆب فرمێسکی لێ دەتکا هەتاوەکو پێیەکانی دە ئاوسان نوێژی دەکرد. ڕۆژێکیان ئەوەیان بیرخستەوە کەوا خوای گەورە لە گوناهی ڕابردوو داهاتوشی خۆش بوو وتیان بۆچی هێندە خۆت دەخەیتە ناڕەحەتیەوە؟ ئەویش لە وەڵامدا فەرمووی ئەفەلا ئەکون و عابدەن شکوورە، ئەی بەندەیەکی سوپاسگوزار نەبم؟ بەڵێ، دەرگای شوکری بەڕوو داواڵا کرابوو. ئیدی هەموو ئەم ڕەنج و کۆششەی لەبەر ئەوە بوو. دووبارە دایکی ئیمانداران حەزرەتی عایشە ڕەزای خوای لێبێ بۆمان دەگێڕێتەوە. لە نیوە شەودا بەخەبەر هاتم و دیتم کەوا پێغەمبەری خوا لەلام نەماوە. دڵم خوڕپەیەکی کرد و وتم تۆ بڵێ چوو بێت بۆ لای یەکێک لە خێزانەکانی تری. وەختێ ویستم لە جێڕاپەڕم دەستم بەرقاچی کەوت کە سەرنجمدا بۆم دەرکەوت لە سوزدەدایە و سەرگەرمی نزە و پاڕانەوەیە. ئیتر منیش گوێمدایە دوعا و پاڕانەوەکانی ئەم دوعایی دەخوێن. سبحانك وبحمدك لا إله إلا أنت. پەروەردگارە تۆ لە هەموو ناتەواوی و کەم و کوڕیەک پاک و بێگەردیت. سوپاسگوزارم هیچ پەرستراوێک نییە جگە لە تۆ. خۆ ئەگەر بیویستایە وەک پاشایان دەیخوارد و دەیخواردەوە و کەیفی لە ژیان دەبن. جەهارە و کاتەی لە مەککە بوو بە مەرجی واسێنان لە بانگەوازەکەی ژیانێکی لەو جۆرەیان خستە بەردەمی. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە پێناو بانگەوازەکەیدا ژیانی چەرمەسەری هەڵبژارد بەسەر ژیانی ئاسوودەیی دنیادا، چونکە بەڕاستی ئەو وەفاداری دەرگانەی حەقی تەعالا بوو. ڕۆژێ برسی دەبوو پەنای بۆ خوا دەبرد، ڕۆژێکی تر تێر دەبوو شوکرانەی دەبژارد. بوونە پێغەمبەرێکی بەندەی بەسەر پێغەمبەرێکی پاشادا پەسەند کرد. هەرم سادەیەشی گەورەترین ئەفسوونی کەمەند چێشی کۆمەڵانی دەوری بوو. هەرچەندە حەزرەتی عومەر ڕەزای خوای لێبێ خۆشی ژیانێکی سادەی بەسەر دەبرد کەچی ژیانی پێغەمبەری خوا تەنانەت ئاوی لە چاوی ئەویش دەهێنا. ڕۆژێکیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام لێی پرسی عومەر بۆ دەگریت؟ حەزرەتی عومەر لە وەڵامدا فەرمووی یا ڕەسوول الله، پاشاکان لەسەر دۆشەکی پەر دەحەوێنەوە کەچی تۆ لەسەر پارچە حەسیرێک دەنویت. کاتێکی شەڵ دەستیت جێی حەسیرەکە لەسەر پشتت دەرچووە. لە کاتێکدا تۆ پێغەمبەری خوایت و لە هەمووان زیاتر شایستەی ژیانی ئاسوودەیت. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە وەڵامدا پێی دەفەرموێ أما ترضى أن تكون لهم الدنيا ولنا الآخرة؟ مەگەر ڕازی نابیت دنیا بۆ ئەوانە بێت و پاشە ڕۆژیش بۆ ئێمە؟ بەڵێ، دەبوو جڵەوی دنیا بەدەست مسلمانانەوە بێ. پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم لە هەمووان زیاتر داخوازی ئەمە بوو. بەڵام کاتێک دەهاتە سەر ژیانی کەسی خۆی سادەترین ژیانی بەسەر دەبێت. ڕاستتر بڵین ئەو بۆ خۆی نەدەژیا، بەڵکو لە پێناو ژیاندنی کەسانی تردا دەژیا. مەگەر نهێنی چوونە نێو تەواوی ڕۆحەکان و دانانی تەختی خۆشەویستی لە دڵاندا هەر لەم جۆرە شێوازی ژیانەوە سەرچاوی نەگرتە بوو. جابۆیە و کەسانەی بانگەواز و تەبلیغیان کردووەتە ئەرچی خۆیان لەم هەڵسوکەوت و ڕەفتارانەی پێغەمبەری خوادا وانەگەلێکی زۆر هەن کە لێوەی فێر بن. بەڵێ، تاکە مەرجی کارتێکردنی کەسانی تر و چوونە نێو دڵانەوە بریتیە لە شتانێک باز بکە کە لە ژیانتدا هەن. ئەو شتانەشی باسییان دەکەی با لە ژیانتدا هەبن. ئەمەش زۆر بەڕوونی لە ژیانی ئەو سەروەرەدا دەبیندێت. ئەگەر ویستت باز لە گرنگی گریان لە ترسی خوای گەورە بۆ یەکێک بکەیت، ئەوە سەرەتا پێویستە خۆت لە نیوەی شەودا هەڵسیت و ئەوەندە بگریت هەتا بەرماڵەکەت تەڕ دەبێت. ئیدی ئەو کات ئەو قسانەی کە لە ڕۆژی ئەو شەوەدا دەیکەیت بە شێوەیەک کە خۆشت پێی سەرسام دەبیت شوێنکار لە ناخی بەرامبەرەکەتدا جێدەهێڵن. و ئەگەر نابەرزل لەی ئاەتی لم تقولون ما لا تفعلون، بۆچی شتێک دەڵێن کە خۆتان ئەنجامی نادەن دەکەون و بە بڕای بەبڕا کاریگەریتان نابێت. چاوەڕێنەکردنی پاداشت. سێهەم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بەرامبەر بە جێگەیاندنی ئەرچی تەبلیغدا هیچ داخوازیەکی دنیایی یان ئاخیرەتی نەبوو. ئەمەش بۆ خۆی بەڵگەیەکی ترە لەسەر پێغەمبەرایەتیەکەی، چونکە ڕەفتارێکی لەم جۆرە ڕەفتارێکی پێغەمبەرانەیە و هەر لەو مرۆڤە بژاردانە دەوەشێتەوە. ئەوانەش کە لە پاش خۆی لەسەر ئەم ڕەوشتە ڕەفتار دەکەن،
ئەوانە بانگەوازخوازی ڕاستەقینە و مەردی مەیدانی پەیامدارین. قورئانی پیرۆز فەرمان دەکات بە شوێن کەوتنی ئەو کەسانەی کە چاوەڕوانی هیچ پاداشت و کرێیەک نین لە هیچ کەسێک و دەفەرموێت شوێن ئەوانە بکەون. هەموو سەروەت و سامانەکەی حەزرەتی خەدیجە ڕەزای خوای لێبێ لە ڕێی بڵاوکردنەوەی حەق و حەقیقەتدا بەخەرجدرا، کەچی پێغەمبەری خوا سەرباری هەموو ئەمانە داوای هیچ شتێکی لە هیچ کەسێک نەکردووە بۆ خۆی. حەزرەتی ئەبوبەکر ڕەزای خوای لێبێ هاوڕێی پێغەمبەری خوا و هاودەمی هیجرەتی بوو. ئەوە بوو لە کاتی هیجرەتدا حەزرەتی ئەبوبەکر وشترێکی ئامادە کردبوو بۆ پێغەمبەری خوا، کەچی لەو هەلومەرجە دژوارەدا کە هەموو بیر و هۆشێکی مرۆڤ لای ئەوەیە داخۆ دوژمن بەدواوەیەتی یان نا، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەتاوەکو نرخی وشترەکەی نەدا ئامادە نەبوو سوار ببێ و بکەونە ڕێ. دەی هەر ئەمە بەس نییە تاوەکو ببێتە بەڵگەی سەلمێنەر لەسەر ئەوەی کە ئەو پێشەوا و سەروەرە چەندە لە کارەکانیدا حەسبی بووە؟ ئایا دەکرێت کەسێک کە لە کاتێکی وەها ناسک و هەستیاردا بیری لای بابەتێکی وەها بێت لە کاتی ئاساییدا فەرامۆشی بکات؟ وا دەزانم کە تەنها ئەم ڕووداوەوانەیەکی سەر و زیاد بێت بۆ بانکخوازان. ئەبوو هورەیرە ڕەزای خوای لێبێ بۆمان دەجێڕێتەوە. ڕۆژێکیان پێغەمبەری خوان بینی بە دانیشتنەوە نوێژی دەکرد. پرسییم: ئەی پێغەمبەری خوا نەخۆشیت؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە وەڵامدا فەرمووی: نەخێر ئەبوو هورەیرە، برسێتی. لە تاو برسێتی هێزی هەڵسانە سەر پێم نەماوە. ئیتر منیش دەستم کرد بە گریان. ئەوجا فەرمووی: مەگری، سەختی لێپرسینەوە کەسانی برسی ناگرێتەوە. جاخۆ برسێتی مەینەتی بەردەوامی پێغەمبەری خوا بوو. دیسان جارێکیان لە گۆشەیەک لە گۆشەکانی شاری مەدینەدا لەگەڵ حەزرەتی ئەبوبەکر و حەزرەتی عومەر بێ ئەوەی ئاگایان لە یەکتری بێت بەیەک دەگەن و لە یەکتری دەپرسن: چ شتێک ئێوەی بەم درەنگانەشەوە لە ماڵ هێناوەتە دەر؟ وەڵامی هەرسێکیان هەر هەمان شت. برسێتی: بەڵێ، هەرسێکیان هەرچێکیان هەبوو لە پێناوی خوادا بەخشی بوویان و لەبەر نەبوونی پاروەنانێک کە برسێتیان بشکێنێت خەو نەچوو بۆ چاویان و هاتبوونە دەرەوە. بەڵێ، لەو ڕۆژەدا ئەم بارە قورسەی تەبلیغ لە سەردەستی ئەم خاوەن مەچەک و بازوە بەهێزانە بەرزکرایەوە. جابۆیە لەم ڕۆژدا ئەوانەی شانیان داوەتە بەر هەمان بار و دەستنیشانکراوی هەڵگرتنی هەمان گەنجینەن، هەر چۆنێ بێت دەبێ خاوەنی هەمان هێز و بازوو بن. ئەوە تا فاتمەی کچی، ئەو فاتمە نازدارەی کە دەربارەی فەرموویەتی: فاتمە پارچەیەکە لە من، هەر کەس دڵی ئەو خۆش بکات دڵی منی خۆش کردووە، هەر کەسیش ئەو بڕەنجێنێت منی ڕەنجاندووە. کەسێک نەبوو لە کاروباری ناوماڵدا یارمەتی ئەم کچە نازدارەی بدات. لە تاو ئەو هەڵگرتن و دەستار سوڕاندن پێستی دەستی ئەستور و قڵیشاو ببوو. شانیشی یەک پارچە بوو بە برین. حەزرەتی عەلی زۆر خەمباری حاڵی هاوسەرەکەی بوو، بەڵام لەگەڵ ئەوەشدا هیچی لەدەست نەدەهات. هەر چۆنێک بێت دەورانێ بە چەرمەسەری ئەم ئازارەوە ژیانیان بردەسەر. ئاخر ئەو هەڵگری خوڕەوشتی باوکی بوو. ئەم خەسڵەتەش ئەنجامدانی کاری خۆی بەدەستی خۆی لە باوکیەوە بە میراتی بۆی مابووە. بەڵێ، هەر لە هەڵسان و دانیشتنیەوە بیگرە هەموو شتێکی لە باوکی دەچوو. دوای سەرکەوتن لە یەکێک لە غەزاکاندا کاتێک غەنیمەت و دیلەکان هێنرانەوە بۆ مەدینە، ئەوەی پێویستێکی هەبوایە دەهاتە لای سەروەرمان و بە گوێرەی حاڵ و باری خۆی شتێکی وەردەگرت و دەگەڕایەوە. حەزرەتی فاتیمەش بە هەندانی حەزرەتی عەلی بۆ هەمان مەبەست بەرەو ماڵی باوکی کەوتەڕێ، بەڵام باوکی ئازیزی لە ماڵ نەبوو. ئەویش مەبەستی هاتنەکەی بۆ یەکێک لە هاوسەرەکانی پێغەمبەری خوا ڕوون کردەوە و گەڕایەوە ماڵەوە. هەرکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەواڵەکەی بیست بێوەستان بەرەو ماڵی کچەکەی بەڕێکەوت. لەو کاتەدا حەزرەتی فاتیمە ڕاکشا بوو. کاتێک کە بینی پێغەمبەری خوا دێتە ژوورەوە ویستی هەڵسێتەوە، بەڵام ئەم مرۆڤە فیترەت ناسا یەکسەر لەسەر کەناری جێگەکەی دانیشت بە جۆرێک کە حەزرەتی فاتیمە هەستی بە ساردی قاچی پێغەمبەر کرد لە سینەیدا. ئەوجا فەرمووی: کچی شیرینم، هەتاوەکو پێداویستەکانی ئەسحابی سوفە دابین نەکەم، ناتوانم هیچ شتێک بدەم بە تۆ، بەڵام باشتێکی لەمە باشترت فێر بکەم. وەختێ چوویتە سەرجەی نووسن 33 جار سوبحان الله و 33 جار الحەمدولیلا و 33 جار الله ئەکبەر بخوێنە. ئەمە بۆ ئاخرەتە زۆر لەو شتە باشترە کە داوای دەکەی. هەروەها ڕۆژێکیان کە دەستبەندێکی ئاڵتونی لە دەستی حەزرەتی فاتیمەدا بینی، یەکسەر ئاگاداری کردەوە فەرمووی: کچم، ئایا پێت خۆشە بڵێن کچەکەی پێغەمبەری خوا دەستبەندێکی لە ئاگر کردوێتە دەست؟ کەواتە خێرا دای بکەنە. ئەمەی وت و ڕۆیشت. حەزرەتی فاتیمەش بەم دەستبەندە بەندەیەکی کڕی و لە ڕێی خوادا ئازادی کرد. پاشکەمێک بابەتەکەی بۆ باوکی جێڕایەوە. خۆزگە دەتانزانی پێغەمبەری خوا چەندە بەم هەواڵە دڵخۆش بوو. دیوێکی تری ئەم بەشی سێمە ئەوەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام نەک هەر هیچ داواکاریەکی لە دوێنراوەکانی نەبووە،
بەڵکو بەرگەگەری کۆڵنەدەری ئازار و مەینەتیەکانی دەستیشیان بووە. چەندین جار سەر تاپە خۆڵبارانیان کردووە و جگە لە زەینەب و فاتیمەی کچی کەسی تر نەهاتووە بەلایەوە. چەندەها جاری تریش ڕێی هاتوچۆی دڕەگرێژ دەکرا و پێ پیرۆزەکانی خەڵتانی خوێن دەبوون. جارێکیان کە لە کەعبەدا نوێژی دەکرد، کاتێک بێباوەڕان چاویان پێی کەوت، لی کۆبوونەوە و دەستیان کرد بە لێدان و ئازاردانی. حەزرەتی ئەبوبەکر کە لەو کاتەدا لەو ناوە بوو، خێرا گەیشتە فریای، ڕووی کردە بێباوەڕان و پێیوتن: أتقتلون رجلا أن يقول ربي الله وقد جاءكم بالبيان من ربكم. ئایا دەتانەوێت پیاوێک بکوژن هەر لەبەر ئەوەی کە دەڵێ پەروەردگارم ئەڵڵایە و لەلایەن پەروەردگاریشتانەوە چەندین بەڵگەی بۆ هێناون؟ ئیتر بەم شێوەیە گیانی خۆی کردە قەڵغانی پارێزگاری لە خۆشەویستەکەی. هەموو ئەمانەش بەبێ هیچ وچان و پچڕانێک ڕووی دەدا، بەڵام هیچ کام لەم ڕووداوە گیان هاڕێنانە نەیانتوانی ئەو سەروەرە لە ڕێگەکەی بگەڕێننەوە. بە کچەکەی دەفەرموو: مەگری کچم، خوای گەورە باوکت زایە نادات. هەرواش بوو، خوای گەورە هیچ کات دەستبەرداری پێغەمبەرەکەی نەبوو، دڵی ملیۆنانی بۆ فەراهەم کرد و بۆ هەمیشە ناوی لە دڵاندا زیندوو ڕاگرت. با ئێستا بۆ دوجار چاوێک بە بابەتی تەبلیغدا بخشێنینەوە، بە دوایدا بڕۆینە سەر بەشێکی تر. وەک لە سەرەتادا هەوڵماندا ڕوونی بکەینەوە، تەبلیغ مەبەستی بوونی تەواوی پێغەمبەران و پێغەمبەری خۆشمانە. ئەوان بۆ تەبلیغ بەدیهێنراون. کاتێک ئێمە ئەم ئەرکە بەجێ دەهێنین، تەنها وەک لێپرسراویەک بەو ئەرکە هەڵدەستین، کەچی پێغەمبەران وەک ئامانج و مەبەستی بەدیهێنانیان دەڕواننە تەبلیغ و بەو ڕۆحیەتەوە ڕایدەپەڕێنن. لەلایەکی ترەوە هەروەک چۆن هەوڵماندا لە سەروبەندی شیکارکردنی ئەم بابەتەدا نەخشاوی دروشمی محەممەدەن ڕەسوول الله بە سەردیوی ڕوونی پەیامەکەی پێغەمبەری خواوە صەڵی الله عەلەیه وسەلەم پیشان بدەین، هەر بەو جۆرەش کۆمەڵە سەرەدایەکمان خستە بەردەست کە دەکرێت بەهۆیانەوە بگەینە ئەو ڕاستیەی کە ئەو شێواز و میتۆدانەی پێغەمبەری خوا عەلەیه سەڵاتی وەسەلام لە دەمی بانگەوازکردنیدا بۆ پەیامەکەی بەکاری هێناون. لە ڕوویەکەوە دەبنە بەڵگەی گومانبڕ لەسەر پێغەمبەرایەتیەکەی، لە ڕوویەکی تریشەوە ڕاستترین و دروستترین نەخشەڕێن بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێت ئەرچی تەبلیغ بەجێبێنن. ئێمە تا سەر ئێسقان بڕوامان وایە کە بێ پەیڕەوکردنی شێوازی تەبلیغی پێغەمبەری خوا عەلەیه سەڵاتی وەسەلام باسکردن لە سەرکەوتنێکی ڕاستەقینە و بەردەوام ناممکینە. هەزاران نمونەش لە واقعدا ڕاستی ئەم قسەیە دووپات دەکەنەوە. لەبەر ئەوە بە قەناعەتێکی تەواو ئیمانێکی پڕ یەقینەوە جارێکی تر بیری خۆمان و هەموو لایەکی دەخینەوە کە ئەوانەی دەیانەوێت ببنە پێشەوە و ئیمامی خەڵکی، ئەوانەش کەوا لەو مەقامەدان پێویستە لەسەریان کە گوێڕایەڵی ئیمامی ئەبەدی ئەم میحرابە حەزرەتی محەممەد الموستەفا عەلەیه سەڵاتی وەسەلام بن. ڕێبەری ڕاستەقینە هەر ئەوە و ڕێی هیدایەتی ڕاستەقینەش ئەو شاڕێگەیەیە کە ئەو کردوێتیەوە. ئاخر چونکە ئەو هەر لە خۆ قسە ناکات و هەرچی دەڵێ لە وەحیەوەیە. نوری نەمر